بەناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاوتان لێبێت بەڕێزان لە بەرنامەی ئەمڕۆ لەسەر ئەنجامی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان لە ناوچە دابڕاوەکان دەوەستین وەک سەرسەرەوە دەکەین بۆچی دەنگی کورد لە پارێزگەی کەرکووک و کورسیەکانی کورد بە ڕێژەی زیاتر لە 15 بەراورد باڵبژاردننی پێش و دابەزیوە و لە پارێزگەی نینەوە مووسڵ بە هەمان شێوە بە لە 100 کورسیەکان دابەزیوە لە دیالە بە ڕێژەی لە 105 کورسیەکان دابەزیوە هەروە ئایندێ و ناوچانەش دوای هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان چی بەسەر دێ و ئایا بۆ پارێزگاری کەرکووکیش چۆن ڕێکەوتن دەکرێت و ئایا کێ چانسی هەیە ئەم پرسانە لەگەڵ بەڕێز عەمید سەرحەد قادر بەڕێوەبەری پێشووی پۆلیسی قەزا و ناحیەکانی کەرکووک تاوتوێ دەکەین کاک سەرحەد بەخێر و سوپاسیان سوپاس دەکەم ئەگەر سەرەتا هەڵسەنگاندنی بەڕێزت بزانم بۆ ئەنجامی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان بەگشتی لە ناوچە جێناکۆکەکان دوایش دێینە سەر ناوچەکانی یەک بە یەک. بەناوی خوای گەورە سوپاس بۆ جەناب و بینەرانی کەناڵی پەیامی خۆشەویست خۆشحاڵ بووین. دیارە هەڵبژاردنەکان خۆی هەر هەڵبژاردنەکە پرۆسی هەڵبژاردنەکە لە کەرکووکە شتێکی باش بوو بە قەناعەتی من چونکە زۆر ڕێگری هەبوو محاولە کرا هەتا شکات کرا چووە مەحکەمە ئیتیحادی بۆی کە هەڵبژاردنەکە نەکرێتەوە پارێزگایە کردنەکە شتێکی باش بوو. خۆزگا هەموو کورد بە یەک دیزدا بەزینایە ئەگەر بە یەک دیزدا بەزینایە وەزعی دەنگدەر و وەزعی کورسیەکانش زیاترە بوو بەڵام نەبوو دەسەرەوەی کە سەبەب چییە دیارە سەبەب هەیە بە حەقیقەت ئەوش یەک ڕیزی ئەوە بۆ کە کورد یەک ڕیز نەبوو ئەمە خاڵێکی گرنگە دووش نەوانی وەکو پێویست خەڵکی کەرکووک کۆمەڵێ ژمارەیەکی خەڵکی کەرکووک ئەوانی کە بەژاری دەنگدانەکەیان نەکردووە نەوانێ دڵشکاو ببێتن بێتاقەت بوو بێتن لەو یەک ڕێزی و لەو ناتەبایی و لەم شەڕەجنیە و لەو کێشە و سەنگەر و سەنگەر گواستەوە و ئەمانە وای کردو بێ و دومیش هەندێکیش چوون بۆ دەنگدان خەلل لە ئینەکەیە هەبووە لە پرۆسەکەیە هەبووە لە پەنجامۆر و ئەوانەیە ئەمانە هەمووی سەبەب بوون بۆ ئەوەی کە ڕێژەی دەنگدەری کورد کەمتر بێ لە نەتەوەکانی تر بەڵام وەکو کورسی ئێستاش کەوەی هاتووە شتێکی باشە بەس خۆزگا هەموو کورد بە یەک لیزدا بەزینایە بە تاکید ئێستا حەو کورسی ئەو کاتە تەسەورەکرا بچواتە دڵنی یاساکە بەم شێوە دابەشکرا بە هەموو ویسەکانیش بەیەکەوە بان یاسای هەڵبژاردن ساندلیگۆی هەمار کراوە هەر حەوت کورسی دەهێنا ئەگەر بەم ئەمە ئێستا لێک بدرێتەوە مەبەست ئەگەر یەکلیز بێ خەڵک زیاتر دەڕۆیشت بۆ دەنگدان چونکە ئاراستەیەکە دەڵێ ئەگەر یەکلیز بۆیە خەڵک زۆرتر دەڕۆیشت هەندێکیان دەڵێن نەخێر ئەگەر کورد یەکلیز بێ ڕەنگە کەمتر ڕۆژ بە بۆ دەنگدان. کاکە حەکیمەدانی چۆنە تۆ هەموو شۆڕشەکانی کورد هەموو نەهامەتیانی کە بەسەر کووردا هاتووە لە مفۆزاتی ساڵی هەفتاکان و دوای مفۆزاتی شۆڕشی ساڵی هەشتا و چوار یەکێتی نیشتیمانی کوردستان و لە ساڵی 91 دانیشتەکان لەگەڵ سەدام حوسێن و لە 2003 تاکو ئێستا ئەمە هەموو کێشە و مەشاکیلەکان ئەکسەریەتی لەسەر کورد بووە ئەگەر خەڵکی کورد وەکو ژمارە زۆرتر بچوونایە بۆ هەڵبژاردنەکان شتێکی باش بوو ئێمە ئەو کاتە زیاتر داشی کورسوارە بۆ ئەیانوتەوە تا کاکە لە ڕووی ژمارەشەوە خەڵکی کورد لە نەتەوەکانی تر زۆرتر و ئەوەش بەڵگە و ئەوە دەنگدانەکە شایەتە بەڵام ڕاستە بە پێی یاساکە ئەگەر هەموو کورسیەکانیش نەتەوەیەک بەدەستی بهێنایە تۆ نەتەتوانی پۆستەکان بەتەنها هەموو شتەکان یەکلایی بکەیت تۆ ئەوە لەگەڵ نەتەوەکانی ترا ئەوەت بکردایە بەڵام وەکو دەنگدان چەندێک خەڵکی کورد زیاتر بچوایە باشترە بوو ئێستا وەکو دەنگدان بەداخەوە دەنگی عارەب لە کورد زیاترە بەڵام لە هەموو هەڵبژاردنەکانی پێشووترا ئەوەی کە هەبووە لەسەر کەرکووک و تاریخ ژمارەی کورد لە کەرکووک لە عارەب و تورکمان لەو شارە زۆر زیاتر بووە بەڵام ئەم هەڵبژاردنە بەداخەوە ئەمە کە بینیمان کە بەو شێوەیە نەبوو کە وەکو ژمارە کە جێگای دڵخۆشی کورد و دۆستەکانی کوردیش بێت. بەس خوێنەوە بۆ دوای لەسەر مووسڵی قسە دەکەین وەکو کەرکووک ئێستا لەمە دووە کورد ناتوانێت بە تەنیا پارێزگەردا بنێ سەرۆکی ئەنجومەن پۆستەکان نەتیجەی ئەم هەڵبژاردنەکە ئێستا حەوت کورسیە و باسی ئەوەش دەکرێت ئەو کورسی کە بزنەوەی بابلیۆنە دەڵە نزیکە لە یەکێتی بە ئیتیفاقدانراوە ببێت هەشت کورسی بەزەو کاتەش هەشت بە هەشت دەبێت تقریبان عارەب و تورکمان هەشت کورد بە گوێرەی یاساکە ئەگەر دەشمان بهێنایە هەر ئەبوا لەگەڵ لایەنەکانی ترا بە ئیتیفاق ئێمە پۆستەکان یەکلایی بکرایەتەوە.
بەڵێ یاسای هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان بەڵێ ئەبووە بە هەموو پێکهاتەکان بە هەموو پێکهاتەکان بە نەک بە یەکسانی بە تەنسیق و بە هەماهەنگی ئیتر پۆستەکان یەکلای بکەن و ئێستا گەر پۆستەکان پۆستی پارێزگایە پۆستی ئەنجومەنی پارێزگایە کۆمەڵێ پۆستی تر هەیە ئێمە کۆمەڵێ پۆستی زۆر لە دوای 16 ئۆکتۆبەرەوە چی پۆستی ئەمنی بێ چی پۆستی ئیداری بێ پۆستی قایمقام بێنی ئەو شوێنانە هەمووی بەدەستکردەوە بۆ لە کوردوە گیراوەتەوە ئێستا ئەگەر تۆ حسابیەوە بکەی زیاتر لە 60 پۆست بەلای پارتی بووە کە ئێستا لە 6 پۆستە تۆ حساب بکەیت 6 پۆستی ئەگەر مادێت 6 پۆستی لە بۆ پێش بەڵە 6 پۆستە بۆ پۆستەکان گرنگ بوو بەڵە پۆستەکان گرنگ بوو کە مهم تۆ کە بەڕێوەبەری یەکەم بووی ئیتر بەسوودی یەکەم بووی معناوە پۆستەکە گرنگە و یەکێتی نیشتیمانی کوردستانیش پۆستەکانی لە پارتی زۆر زیاتر بوو پۆستەکانیان باشتریش بۆ لە پۆستەکانی پارتی دیموکراتی کوردستان دیگەرەوە عارەب و تورکمانیش بە هەمان شێوە بەڵام ئەو کاتە ینی فەرق و جیاوازیەکە زۆر بوو لە ساڵی 2005 عارەبی سونەوەکو پێویست نەهاتن بەشداری هەڵبژاردنەکەیان دەکەی و دوای ئەوە ئەمریکیەکان نوێ بوون هەندێک ئەو کاتێک کە پۆستەکان تەوزیع ئەکرا ئەمریکیەکان و کۆڕ و کۆبوونەوەوانە بەشدار بوون ڕێی ئەوانی زۆرە گیرا و دوای پارێزگاری کەرکووکە کورد بوو کاک عەبدوڕەحمان مستەفا دەور و تاسیری خۆی هەبوو دوایەوە خوادی خۆش بوو کاک دکتۆر نەجمەدین هات ئەوە ئەتوانم بڵم زیاتر دەوری هەبوو هەم بوو ئەوەی لە ڕووی خەدەماتەوە بۆ شاری کەرکووک هەم لە ڕووی ئەو پۆست کۆمەڵێ پۆستی ترکە لە نەتەوەکانی ترنەوانی وەرگیرا بێتەوە درابێ بە کورد توانی دکتۆر نەجمەدین عنی ئەو کاتێکە وەکو محافزێکە لە کەرکووکە دەور و کاریگەری خۆشیە بوو ئەم محافزەی کە ئێستا لە کەرکووک بوو ئەم ڕاکانج بووە جبوری ئەتوانین بڵێن ئەمە تەنها محافزی قەزایەک بووە حتا عارەبیش زۆر لێ ناڕازی بووە خەڵکی تورکمان بە هەمان شێوە بەڵام تۆ سێری هەڵبژاردنەکانی ئەو کاتت بکرێت دەنگی دکتۆر نەجمەدین دەنگێکی زۆر باشی لە حەیویجە هێنا لە زاب هێنای لە ڕەشاد هێنای لە عەباسی هێنای ینی خەڵکی عارەبیش هەبوو کە ئەو کاتە دەنگی بەخوادی خۆش بوو دکتۆر نەجمەدینە بەڵام ئێستا مۆزوعەکە بە شێوەیەکی تر بەسەر ڕاکانە شکایەوە لەبەرسینەوە جارە لیستەکەی ئەوان قەیناکە گەگە تۆ بەراورد بکەیت کە لە دوای 16 ئۆکتۆبەرەوە تاکو ئێستا ئەو پارێزگاری کەرکووک بووە هەموو دەسەڵاتێکی هەبووە ئەو ئیمکانیەت و پارەیە کە لە بەردەست ئەوە بووە لە ڕووی تاعیناتەوە لە ڕووی خەدەماتەوە لە ڕووی کۆمەڵێ پرۆژە و شتی ترەوە ئەوە شتێکی زۆر لەوە زیاتری بهێنایە ئەو تا عارەبیش بە یەک دیزدانە بەزی دیار ئەوانش کێش کۆمەڵی کێش ئەو کاتی کە بەڕێز دوێنەوە لە دوای 2005 لە کەرکووک بوون وایە بەڵێ پۆستەکانی پارێزگار بێ سەرۆکی ئەنجومەن بێ یاخود لە بینی پارتی ویکێتیش چۆن دابەش دەکەن ئەو کاتە تا پێش 16 ئۆکتۆبەر و ڕێفراندۆمی 2017 هەر پۆستێک کە ئاهات بڵێن کە دابش بکرایە پۆستەکان پارتی یەکێتی لە ئاستی لق و مەڵبەندا کۆبوونیانە سەرەکەی یەکێتی زیاتر بڵێن ئەو کاتە بەڕێز مامۆستا جەلال جەوهەر کە سەرپەرشتیاری کەرکووک بوو نوێنەری خوادی خۆش بوو مام جەلالیش بوو لەوێنە ئەو وەکووان وەکو پارتیش لقی سێ دوایش کە ئەنجومەندانرا ئەنجومەنیش من پۆستە ئەمنیەکان وەکو پۆستی مرکزی شۆرتە مەخفەرەکان هەر پۆستێک کە بوو بێت بە مۆر و ئیمزای بەرپرسی لقی سێ بووە لە کۆبوونەوەی بڕیاریان لەسەرەدا کۆبوونەوە ئەکرا لە بینی مەڵبەند و لقا من یەکێک بووم لەوانی کە بەشداری کۆبوونەوە کەمەکەی بە حکمی و کە نوێنەری پۆلیسی پارتی بووم و قاعیدی شۆرتە و کاتە کە کاگلیوە بیدات کاگلیوە ئەحمەد بوو بە ڕەحمەت بێەوە شەهید کرا دوای کاگلیوە شاکر دیوا شێرکۆ شاکر بوو بە هەمان شێوە بەشداریە کرد دوای ئەو کاگلیوە جەمال بوو کۆمیتەی پۆلیسە بوو ناوچەی ناوخۆی هێنیشە بوو پۆلیسە بوو ئەمانە لەگەڵ مەسئولی لقا یاخود مەسئولی مەڵبەندا کۆبوونەوەیەکە کرا هەتا ئەگەر ئەمریکیەکانی دەبوون ئەمریکیەکانیش بەشداری ئەو کۆبوونەوەیانەکەی لە دانانی بەرپرسی مرکز و پۆلیسەکان ئەفسەرەکانە لە کەرکووکە ئەوانی ڕێیانە بۆ نمونەیان و مدیری نەشدەدانین ئەوانیان و چی ئەفسەرێک دانین ئەوە بیانزانایە ئەو ئەفسەرە توانای هەیە مستەوای هەیە چۆنە یاخود مەسئولی مرکزەکان ئەوانیش ئەوە موافقەتیان لەسەر کرد تا ئەو
کاتی ئەوانەیە بوون هەر پۆستێکی ئەمنی کە تەوزیع کرابێ کە درابێ بە هەلایەکان بە مۆر و ئیمزای مەسئولی لق و مەسئولی مەڵبەند بووە و هەموو مەحزەری کۆبوونەوەکانیشێ لە دوایە هەندێک خەڵک لەم ناولا قسەیە کرد و یان و پۆست دەخۆ تەوزیع کرا و دوو لە ڕووی بینەران کاوێژیانە کرد و ئەیانویست عیبی خۆیان بۆ داپۆشن ئەوە هەموو لە بە حەقیقەت دوور بوو لە ڕاستیەوە بۆیە من هەموو مەحزەرەکان و هەموو نووسراوەکانیشم لایەکە بۆ کاتە پێگەی پارتی بەهێز بوو 6 پۆستی هەبوو لە ئەنجومەن بوونە حەوت ئەندامی بەرکەوت سەرەتا دوایی بوون بە 11 ئەندامەوانەی یەکێتی کە ڕۆشن لە ئەنجومەن پۆستی تریان وەرگرت بەهێز بوو لە 2005 جارە دوو کورسی بۆ نمونە بەڵێ پۆستی ئەم پارتی لە کەرکووکا مەعارەزدا نەبووە پارتی لە هەموو بڕیارەکانە بەشدار بووە پۆستی زۆر باشی بەدەستەوە بووە پۆستیەکانی پارتیش لە پۆستەکانی یەکێتی هیچی ویان کەمتر نەبووە لە شاری کەرکووکا لە قەزاو ناحیەکانە بە هەمان شێوە ئەی بۆ پارێزگار ئەمریکیەکان سەدا عەبدوڕەحمان مستەفا دوای دکتۆر نەجمەدین تەداخولیان دەکرد ئەوانیش لە دانانی پارێزگار یاخود کورد لە هەڵبژاردننی یەکەم بەبێ لایەنەکانی تر بۆ نمونە ئەوەی دیاری کرد عەبدوڕەحمان مستەفا دوای دکتۆر من باش شتێکت بۆ تاریخ پێ بڵم کاک عەبدوڕەحمان مستەفا کە پارێزگا بوو لە ناو بینایی پارێزگایە عەقیدێکی ئەمریکیەکانیشی لێ بوو لە ورد و دروستی هەموو ئیشەکانە بۆ ئاگادار بووە من مدیری شوڕتەی قەزاو ناحیەکان بوو مقەدەمێکی ئەمریکیەکان ڕۆژانە ئاها بۆ لام ئاگای لە هەموو شتێکە بوو کاک هەتا مدیری شوڕتەی تەواری بوو بە هەمان شێوە عەمید بورهان مدیری شوڕتەی بەلدە بوو بە هەمان شێوە جگە لەوە هەموو مەرکەزەکانیش کاپتنێک سەرپەرشتیەکردن کاپنێکی ئەمریکیەکان دەعمی مادیانەکردن دەعمی معنەویانەکردن سیارە چەک کۆمەڵی پێداویستیشە بوو بۆیان جێبەجێکردین بۆ واجبات بۆ دەرچوون هەر کەسێکە ئەیگیرا هەر چەکێکە ئەیگیرا هەر واجبێکە بواە بە مشتەرەک بواە ئەوان ئەبووە ناو ئەو کەسە کە ئەیگیرا ژماری سیارەکەی ژماری چەکەکەی بەکامل ئەوانی جای خۆیان ئەیانوسی و هەندێک جاریش ئەو خەڵکانەشی کە ئەیگیرا ئەوان نەتەسلیمی پۆلیسیشیان ناکرد یان بدن بۆ بووکە لای خۆیان یان هێشتنەوە 2 ساڵ 3 ساڵ 5 ساڵ هەبووە خەڵک بۆ شێوە لە ئەوانیش تداخلی ئەمریکیەکان تاکەی بەردەوام تا ساڵی تا ئەو کاتی کە ڕۆشتون تا ئەو کاتی کە 2011 بەڵێ تا ئەو کاتی کە ڕۆشتون بەڵام دوایەوە کە فیرقەی 12 تشکیل کرا کە فیرقەی 12 تشکیل کرا کورد ناڕازی بوو لەسەر دروستکردنی تشکیلاتی فیرقەی 12 هەندێک لێدواندرا و کۆمەڵێ ناڕازی و ئەمانە دەربرا مەقابلی ئەوە ئەمریکیەکانی هاتن مەجالیان نا بە ئاسایشی پارتی و یەکێتی ئەو دوو ئاسایشە هاتنە ناو شارەوە ئەوانیش لەناو شارە چەند بنکەی پۆلیسمان هەبوو 8 بنکەی پۆلیسمان هەبوو لە نزیکی بنکەی پۆلیسەکان بنکەی ئاسایشیش کرایەوە لە قەزاو ناحیەکانیش کرایەوە ئەوانیش هاوکاری پۆلیس بوون دەستگایەکی معلوماتی بوون و هەندێک جار ئەوانیش دەرەچوون بۆ گرتنی خەڵکوانە بەڵام هەر بە هەمان شێوە تەسلیمی پۆلیسە کرا و لە ڕێگای پۆلیسەوە تەسلیم بە مەحکەمە بە زیاترین هەڵامی کە بوون لایەنە کوردیەکان لە 2005 تا 2017 لە کەرکووک کردویانت چی بوو ینی کەوا ئێستا بۆ نمونە لە هەڵبژاردننی پێش و خەڵک زۆر بەشدار بوو کورسی زیاتر بوو ئەم جارە کەمتر بووە هەڵەکان چی بوون بۆنەوە تا ڕیفراندۆم دوای ڕیفراندۆمش قسەی لەسەر دەکەین دانی چۆنە کە ئیشکرا هەڵەشەکرێت کە بڵێ هەموو شتەکان وەکو سەعات بە مەزبوطی ڕۆی بە و هیچ کەم و کوڕێک نەبوو بێ بە تاکید کەم و کوڕی هەبووە ئێمە بۆکو پۆلیس کە لە بیدایەتەوە کە چوینەوێ من و خەتاب کە هەردووکمان وەکو بەڕێوەبەری پۆلیس بووین دەسەروی ئێمەشەو کاک لیوا محەممەد سابیر وەکو پارتی کاک لیوا ئەحمەدی ژەو کاتە وەکو یەکێتی کە ئەوان لە محافەزە بوون کۆمیتەیەکی پۆلیس بوون مەراکزەکانمان هەموو تێکەڵ کرد و پۆلیس بە شێوەیەک لە مرکزەکان و لە شوێنەکانە کرایە و بۆ ئەمدێتی شاری کەرکووک و قەزاو ناحیەکان دوای ئەوە نەوانەیە کۆمەڵێ خەڵک دانرابێت لە بەشەکانی ئیدارەیە یاخود لە شوێنەکانی ترا نەوانی وەکو پێویست نەبوو بێ کەم و کۆڕی هەبوو بێت لە ڕووی مەسەلەی خەدەماتەوە نەوانی وەکو پێویست نەتوانرابێت کە تەعەدولیەک هەبوو بێ لە نەوانی ئەمانە هەموو بوو بێ بە کێشەیەک لەلایەن عارەبەکانەوە هەندێک جاریش ئێستا عارەبەکان بە حقیقەت ئەوان کە لەسەر شاشەکانی میدیا و کۆمەڵی خەڵکیان زۆر قسە ئەکەن و گوایە
کورد خەڵکی ئەنفات کردو و خەڵکی کوشتۆ و دێ ڕووخانە من ناڵم دێنە ڕووقاوە ناڵم کەم و کوڕی نەبوو ئەوانە هەموو بووە لەبەروی سێ میحوەری پێشمەرگە لەو سنووریا بوون کە جێیشی عێراق دیەکان کەی بووە ڕووخاننی دیەکان کاکە تۆ ناو دیەکانەوە قەسپی پێشمەرگا کرا ئەو کاتە هێزی هاوپەیمانان هەبوو هێزی هاوپەیمانان بە تەیارە ئەمە لە کاتی شەڕی داعشا لەو دیانادراوە زۆرێک لەو کەسانی کە ئێستا ئەوان ئەڵێن دیار نەماوە کە کردویانن بە شەهیدی ئەمانە چەکداری داعش بوون لە شەڕەکان ناکوژراون خەڵکەیە چەکداری داعش بووە لە شەڕی پێشمەرگا کوژراوە ئێستا ئەوان کردویانن بە شەهید خەڵکە بووە لە شەڕی داعشا ئێستا من لە واجبێک کاکە ئێمە دەرچوین کەسێک کلاشکۆفێکی پێ بووە تەقەی کردووە لە هێزێک کە هێزەکە من تقریبا نیو سەعات دوایەوە چوومەتەوێنە کلاشکۆفەکەی پێگیراوە پێشتر نووسراوی عملیاتی فیرقەی 12 هەبووی عملیاتی دیجلا عەفو هیچ دەستگا ئەمنیەکان هەبووە کە ئەم کەسە داواکراو بووە لە دەستیە بۆ لە شەهیدکردنی 12 جوندیا لە ڕێگای ڕەشاد لە مەفرەقی ڕەشاد لە شەڕی بەشیرا بەشدار بووە بە کلاشکۆفەکەیەوە بە برینداری گیراوە کە سوکارەکەش کاتیان کردو من لەسەری حکم دراوم ئەمە نمونیەک لەسەر خۆم بەدەیان حاڵەتی تر لەو مەسەلانە هەیە کە ئێستا کورد وا لێ وەکو پێویست دەسەڵات نەبووە ئەوانیش محکەمە خۆیانن قەزا خۆیانن تاقی خۆیانن هەرچی بیانوێت بە هەر شێوەیەک بیانەوێت بۆ شێوەیە ئیشەکانی خۆیانەکەن و ئەو خەڵکە ئێرهابیانە هەمووەکەن بە شەهید و یانکەن بە خەڵکی قارەمان و خەڵکی تریشی پێسەبەرز ناتوانانی بچیتەوە کەرکووک من نەخێم لە دوای 16 ئۆکتۆبەرەوە کەرکووکم بەجێ هێشتووە کۆمەڵێ کێشیان بۆ دروست کردووی ناتوانم من نەچوومە لەسەر بیدا لەسەر ڕیفرابدۆم هەمان بووە لەسەر مەسەلەی غایبیمان هەمان بووە کۆمەڵێ واجب کە لەگەڵ پێشمەرگەیان دەرچوین کە ئێمەیان تاوانبار کردووە خۆی ڕێز وزەرا کە خۆی هاتە کەرکووک چووە سەر جسری بینی حیویجە و لەبیرم چوە سەیتەرەیەکە بوو بازگە ئاخیر نوختە بوو کە لە بینی ئێمە و حەشتی شابیا خۆی کە چوە وێنە بەڕێز ئابادی لەو کاتە داعشەکان کۆمەڵی هاوانیان پێوەنا لە ژێر ئاڵای کوردستانە ئەو کاتە ئابادی تەسریحیا و دەستخۆشی لە پێشمەرگا کرد ئێمەیان لەسەرەوە ئێستا تاوانبار کردوێمە بۆ لەگەڵ پێشمەرگا دەرچوین بۆ واجب بۆ لەگەڵ پێشمەرگا خەڵکمان گرتو بێت با خۆ پێشمەرگە بەدزیەوە لە کەرکووک نەبووە پێشمەرگە 4 ساڵ کەرکووکی پاراستووە ئەگەر پێشمەرگە نەبووایە وەسعی کەرکووکیش وەسعی مووسڵ باشتر نابوو پێشمەرگە بەدەیان سەر خەڵکی فەرماندە و پێشمەرگە شەهید بوون بریندار بوون خەڵک دیفاعی کردووە لەو شارە بەڵام وەکو پێم وتی تر لە دوای 16 ئۆکتۆبەرا وەزعەکە بە شێوەیەکی تر بووە بەس ئێستا بەو ئەنجامانەی کە بەرەساتووە کورد دەتوانێت پارێزگار وەربگرێتەوە پۆستە ئەمنیەکانی پێشووتری پۆستە ئیدارەکانەوەی کە بەڕێزت باس کرد لە پێوەستەکانی پارتیەکی دیکە زۆریان لە زراوم باسی 100 پۆست دەکری نازانم ئەگەر ئامارەکە دروست بێ لە زرابن تۆ ئەگەر بڵێ هەموو شتەکان وەکو پێش 16 ئۆکتۆبەری لێ دێتەوە لێی نایەتەوە تاکید بە تاکو ئێستا ئەو شارە حاکمی عەسکەری هەیە کێ و حاکمە حاکێستا تاکو ئێستا قیادی عملیات ئەوەی کە لەو شوێنەیە بوو کە لە بارگاکەی پارتیا بوو تاکو ئێستا ڕاستە محافزەیە بەڵام محافز لەگە کوردیش بێدا بنرێ بەڵام محافز دەتوانێت لە ڕووی خەدەماتەوە لە ڕووی ئەوەی کە ئەو دیهاتە کوردانی کە جێشی عێراقی ئەچوونە سەریان کە دەغڵودانەکانیان داگیرەکردن کە ئیهانەیانەکردن و لە ڕووی تاعیناتەوە لە کۆمەڵشتەوە ئەتوانێت مەعادلی وەزعەکە بگۆڕێ بە شوەیەک بەڵام تۆ بڵێ هەموو شتەکان وەکو پێش 16 ئۆکتۆبەری دێتەوە لێ نایە هەر شوێنێک بە شەڕ بگیرێ بە ئاشتی وەکو خۆی لێ ناتەوە تۆ چۆنە بتێ بە شوێنێکی زارێکتر وەکو هێزی پێشمەرگە بچێتەوە ناوچانە خۆی ئەو کاتە کە ئەنجومەنی پارێزگا دابنێ بە هاوبەشیش بێ بە هاوبەشی ئەگەر ئەنجومەنی پارێزگا دابنرێ و پارێزگا دابنرێ و پۆستەکان ڕێکەوتنێک بکرێ کوردی یەکدەم بێ لەو ئەنجومەنەیە کە نەبن بە دووبەرەکی و کۆمەڵی کێشە مەشاکی دروست نەبێ ئەتوانرێت لە ڕێگای ئەو پارێزگایەوە ئەو ئەنجومەنەوە داوا بکرێت ئەو شوێنانی کە تاکو ئێستا لە بینی پێشمەرگە و لە بینی هێزە عێراقیەکانایە کە فترە داعشە بینی ئێستا لەم یەک دوو ڕۆژە لە بینی پێشمەرگە و لە بینی هێزە عێراقیەکانە لە بینی لای دووبز و پردێ 12 چەکداری داعشیان بینیوە پێشمەرگە و ژێشی عێراقی هەردوو لایەن لە ئینزارا بوون سا موافقەت کراوە بۆی کە ئەو دووری وایە کە کۆتایی پێبێت ئەو بۆشایی ئەمنیە زۆرە کاکە ئەو بۆشایی ئەمنیەگە تۆ بتوێ پڕی بکەیت تۆ بە سێ فێرقەی جێشیش پڕ ناکرێتەوە بەڵام دوولیواکە لە هیچ باشترە خۆ ئەگەر
ئەگەر لە ڕێگای ئەو کاتی پارێزگا کە کورد بێت و لە ڕێگای ئەنجومەنی پارێزگا و لە ڕێگای ڕێکەوتنێکی سیاسی ئەبێ بکرێت چونکە ڕاستە ئێستا حکومەت دەیە بەڵام لە پشت حکومەتی بەغداوە بەڕاستی قەراراتی سیاسی خۆ لای ڕێزوزەرانی خۆمان نەزانین لەکوێیە کێ قەراری سیاسی لەکوێ و ئەمدار کەرکووکیش زۆر گرنگە هەم بە نسبەت کوردەوە گرنگە بە نسبەت تورکمانەوە گرنگە بە نسبەت عەرەبەوە بە هەمان شێوە و لە بیریشمان نەچێت کورد دەستێوەردانی ئەقلیمی شەیە ئەمە تورکایە ئەمە ئێرانە ئەمە ئەمریکیەکانە بەریتانیەکانە ئەمانە هەمیشە چاویان لەسەر کەرکووک بووە. باش بەزۆکو ئەو بۆ پڕکردنەوەی بۆ شایان بەزۆکو جارێکی تر کە ئیدارەی ئەمنیەتی بەرز کوردەوە بێ یاخود کورد ڕۆڵی زۆری هەبێ ناگەڕێنەوە بەو کاتە پێم وتم هەر شوێنێک کە بە شەڕ بگیرێت بە ئاشتی وەکو خۆی لێ ناتۆ ناچی تۆ قاڵبەکەی پێشوت وەکو جاری پێشوو دێبێتەوە. باشە بەزۆکو پارێزگار پێ دوای پارێزگەر ئەم جارە لە یەکێتی دەبێت لە پارتی دەبێت سەربەخۆ بێ عەرەب بێ تورکمان بێ وەکو پێشبینی خۆت بەکو پێشبینی خۆم بە تاکید پارێزگا ئەوەی کە تەسەورەکرێن ئێستا کورسیەکان یەکێتی وا بۆ 8 کورسیە چێت یەکێتی ئەکەوێتەوە سەر یەکێتی کە پارێزگای کەرکووک تەسەورەکەم بۆ 6 کورسی بەڵێ ئەبێ بە 6 کورسی بەڵێ لەگەڵ پارتی دەبێ بە 8 ئەبێ لەگەڵ پارتیە بێ بە 8 کورسی بەڵێ کورد دەبێ بە 8 کورسی بەو 8 کورسیەوە ئەگەریت لەگەڵ لایەنەکانی تری شارڕێک بکەون بە تاکید پارێزگا ئەو کاتە بۆ زۆری نابێت زۆری نشکێ ئێستا یەکێتی نیشتیمانی زۆری نەیهێناوە بەڵام بۆ بە هەمان شێوە پارتیش 2 کورسیە هێناوە ئەتوانرێت یانی ئەو کاتە تەنسیق و تەنسیقەکان چۆن نەکرێت لەگەڵ نەتەوەکانی تراو چۆن ڕێیەکەون نەسەری ئەو کاتە گەشتبینی بۆ یەکەم جارە پارتی یەکێتی دوای 16 ئۆکتۆبر نەکەن لەسەر پارێزگار ڕێک بکەون چکە لەو کاتەوە دەتوانێت هەر لە یەکەم ڕۆژی دوای 16 ئۆکتۆبر پارێزگارێک دابنێن وایە بەزنانی با من ئەگە قسەکانم پێ نەبڕ یەک دووشت پێڵم بۆ تاریخ پێ دەڵێم لە ئاستی قیادەیە من لە ئاستی قیادەیە تا پێ 16 ئۆکتۆبر خواشایە تامیکە من پێ دەڵم چۆنت پێڵم ئاوە من سێشتت پێڵم لەسەر پارتی شتێکیشت پێڵم لەسەر یەکێتی ئێمە براکانی عەبدوڵڵا سامی عاسیە بوو عەبدوڵڵا سامی عاسی کەسایەتێکی عارەب بوو لە کەرکووک تیرۆرکرا کە تیرۆرکرا من بکوژی براکانی بگێ داوایان لە من کوتیان ئەمانوێت چامان بە کاک مەسعود بکوێ من بردم من بەلای جەنابی سەرۆک بەرزانی بروسکێکم کرد و بینیم لەوێ دوایەوە ئەوان قسەیان کردوانە باسی دکتۆر نەجمەدینیان کە ئەوان باسی پرۆژەکانیان باسی کۆمەڵەشتیان کرد لە کاتی ئێستانە کاک مەسعود وتی کاک سەرحەد من ئەمەوێت هاوکاری تەواوی دکتۆر نەجمەدین بکەن کێشە و مەشاکیلی بۆ دروست مەکەن با بۆ دروست نەبێ بە هیچ شێوێ بە هەمان شێوە جارێکی تیژ لەگەڵ کاگریوە جەمالە ئێستا ماوە ئەو کاتەکە ئیتر ڕێکەوتنی کرابوو کە پۆستی پارێزگا بدرێ بە یەکێتی پۆستی مدیری شۆتە بدرێ بە پارتی لەگەڵ ئەویشا چونە لای کاک مەسعود من هەر بروسکەم بۆ کرد و کاک مەسعود سەعات و چارەکێک لەگەڵ مانادانیش لەخوا بەزیابێ کاک مەسعودیش ماوە لیوا جەمالیش ماوە هەردووکیان هەمان کاک مەسعود هەمان ئامۆژگاری کردینەوە وتی ئەمەوێ ئێوە تەبابن یەک بن من پشگیریتانەکەم کێشە و مشکیلە محاولە بکەن نەگەر لە شوێنێکی شەبێ وتی چارەسەری بکات تا بە لیوا جەمالی وتی کاکە تۆ وەکو نوێنەری من مێڵە کێشە مەشاکی دروست بکە بێ من هەموو پشگیری دەکەم لەگەڵ کاک هەڵۆیە کە مدیری ئاسایش بوو من بروسکێکم کە بۆ کاک نەچێت چوونە لای کاک نەچێت کاک هەڵۆ باسی ئاسایشی پارتی و ئاسایشی یەکێتی کرد وتی ئاسایشی یەکێتی کاک دکتۆر نەجمەدین دامیانەکە ئاوایە وەزعی ئێمە خراپە کاک یەکی سەیری منی کەوتی کاک سەرحەد و کاک هەڵۆ بە هیچ شێوێ قبوڵم نییە باسی دکتۆر نەجمەدین بکەن کێشە مشکیلە بۆ دکتۆر نەجمەدین و ئیدارە دروست مەکەن وتم من هیچ کێشەم بۆ دروست نەکرد و کێشە مشکیلە نییە کێشەیەکیشە بوو لە قەرەهەنجی لە بینی زابتی مەرکەزی قەرەهەنجی کە پارتی بوو لەگەڵ ئاسایش و برادەرانی یەکێتیە من بە هەمان شێوە لای کاک مەسووربانی کردم نردی بە دوامە خوا شایەتە کاڵم ئەویش بە هەمان شێوەتی کاک سەرحەد ڕجال لێ یەکەم مەجال مەدەبا کێشە مەشاکیل لە بینی پۆستێکا لە کەرکووکا دروست نەبێت ئێمە ئیتیفاقمان لێ و ئێمە کەرکووک خەڵکی تر چاوی لەسەر و ئێمە ئەمانەی حکومڕانی کەرکووک بکەین مێڵە مەجال کێشە دروست بێ لەگەڵ بەڕست کاک لیوا جەمالیشا
چوونە لای خوا خۆشببوو مامجلال نردی بە دوامانە کە چوونە لای دانیشتین کە چوونە ژوورەکەی پشتەوە یانۆ کاک دیواژەمان شکر ماوە مامجلال زۆر پێشوازی لێکردین و ئەمانە کاک کەریمخانی برادۆستی لابوو لەگەڵ کاک عەبدوڵڵا ئاغای پشدەر ئەو دوانەشی لا دانیشتم من باسی شتێکم کەوتم گەورم کاتینە لای جەنابەت کاتی خۆی لە شاخ حەبوڕغالیمان گرتبوو لە مەحمەدی کڵاونان هێنامان ئاوەم بێ زۆری پێخۆش بوو عینەکەکەی داناوتی کوڕم ئامۆژگاریەکتان دەکەمەوە تۆش و جەمات مان ئەمریکا وتی ئەمەوێت تەبابن تەبا و برایەتی مێڵن مشکیلە دروست ببێ ڕەجاتان یەکەم مشکیلەش دروست ببێ بێەوە حەلی بکەن یعنی ئەمانە لە ئاستی سەرەوە بەو شێوەیە بوو بەڵام لە ئاستی خوارەوە کێشەی دروست دەکرد لە ئاستی خوارەوە دروستە کرا لە ئاستی خوارەوە زۆر جار کێشۆ ململانیەکان دروستە بوو یعنی کێشۆ مشکلە ئێستا بۆ نمونە لە بینی قایمخان کە پارتی بوو کاک دکتۆر نەجمەدین کە محافظ بوو کێشەکە گەشتو بۆ مریشکە ڕەشە لە بینی کاک دڵشاد پیرۆت کە مەسئولی پرۆژەکانی ئەنجومەنی پارێزگا بوو لە بینی کاک دکتۆر نەجمەدین بە هەمان شێوە لە بینی کاک محەممەد کەمال مەسئولی ڕستی برایەتی بوو لەگەڵ کاک دکتۆر نەجمەدین هەر کێشە هەبوو لە بینی حاکم سوان کە مەسئولی لیژنەی نەزا هەبوو کاک دکتۆر نەجمەدین پارێزگا بوو هەر کێشە هەبوو ئەم کێشە مشکلانە هەبوو جا من ئەوە پێ بڵم کە گەڕاینەوە کاک سەلاحدەدۆ پیاوێکی بەڕێز بوو مەسئولی ئەنجومەنی سەرکردایەتی کەرکووک بوو کاتە تەلەفۆنی کەوتی کاک سەرحەد کێشەیەکە بوو لەگەڵ کاک دکتۆر نەجمەدینە کە من بچم قسە بکەم کاک سەلاح حەزی بە کێشە مەشاکل نەبوو هەر کێشەیەکە بوو کاک فاتح هێنار بوو کاک فاتح ئەندامی ئەنجومەن بوو ڕەفیقی دکتۆر نەجمەدینیش بوو وت ئەوای کردو وتم کاک سەلاح بام شتێک پێ بڵم من دوێنێ لای جەنابی سەرۆک بووم جەنابی سەرۆک بە منی و تۆ نامەوێت کێشە مشکلە لەگەڵ دکتۆر نەجمەدین دروست بکات وتی وەڵای کاک سەرحەد منیش دەگەڵەوە بەڵام من چی بکەم ئەم کێشانە دروستە بێ یعنی کێشەکان هەندێک جار کە دروست من نمونەیەکە خۆ ئەگەر شەڕی قەڵاتزێ شەڕی قەڵاتزێ ئەگەر بە بەرنامە بکرایە پارتی وێکێتی ئەو کاتە خوادی خۆش بوو مامجەلال و بەڕێز سەرۆک بەرزانی کاک مەسعود ئاگانیە بۆ شەڕەکە هەرە کرا هەر ببوو کە کرا بەڵام نەوانێ شەڕەکان بە شێوەیەکی تر بکردایە بۆ شێوێ نەبووایەکە و ئێستا پێ دوایە لەسەر پارێزگا ڕێک بکەون ئێستا پارتی وێکێتی بەردووکیان بە مەسعی کەشەوە هەشت کورسی پێشبینی دەکەی ڕێک بکەون من ئەڵەم سیراعەکە لە کەرکووکە بەداخەوە وای لێ هاتووە یعنی ئەو سیراعە ئێستا لە کەرکووکە ئەم جارە نەگوازراوەتەوە بۆ ئاسی سەرەوە ئەم جارە من لە دوای 16 ئۆکتۆبەرەوە ئەو تەنسیق و هەماهەنگی کە پێش 16 ئۆکتۆبەر هەبوو لە دوای خوا لێ خۆش بوو مامجەلال و ئەمە ئەو تەبای و برایەتیە نەما یعنی پێشتر هەر کێشە مەشاکلێکە بوو لە بینی کاک مەسعود و مامجەلالە حەلە کرا یعنی بە تەلەفۆن بە چوون بەلای یەکسەردان ئیلاقاتەکان بە قووەت بوو باشتر چارەسەرە کرا تاکو ئێستا بەس هەر ئێستا گەشتبینی بەوەی کە ئەم جارەش ڕێک بکەون من ینی وەکو ڕێی خۆم پێت بڵم بەو سیراعی کە من ئەزانم کە لە بینی ئەو برادرانەیە هەیە لە ئاسی سەرکردایەتی کەرکووکە قورسە ئەگەر ئەوان بیان ویستایە ڕێ بکەوتنایە کە بە یەک دیزدا بە زینایە وەزعەکەمان وا لێ ناهات ئێستاش ئەوەی کە براوەیە کە خۆی بە غرور بزانێت ئەمە خراپە چونکە غروربوون لە سەرکەوتنا ئەمە شتێکی خراپە دۆڕاویش نابێ بێ ئومێد بێ بڵێەوە من دۆڕان بوویتەوە بێ ئەمەل بووم هیچ ئەوەی کە بردوێتیوە ئەبێ زیاتر مرونەت بدوێنێ بۆ ئەوی کە وەزعەکە هێور کاتەوە وەزعەکە وا لێ بکات بە قانجازی ئەو بێ ئەو بەرنامەیە و ئەو داواکاریانە و یاخود ئەوەی کە ئەواندا لە ماوەی ئەم مانگەیە کە وعدۆیان بە خەڵک داوە بتوانن ئەو بەرنامەی خۆیان جێبەجێ بکەن گرنگە بتوانن لەگەڵ هەموو لایەنەکانە دەست درێژکەن و تەبایی و برایەتی دروست ببێ بۆی کە ئەو ماوەی چەند ساڵە کە محافظ دائەنرێ و ئەنجومەنی پارێزگا دائەنرێ ئەو پۆستانە دائەنرێت کە وەزعەکە چاک بێت چونکە خەڵکی کەرکووکی لاکە بەڕاستی خەڵکی کەرکووک ماندووە خەڵکی کەرکووک و ناوچە جێناکۆکەکان سەرمەشقی هەموو شۆڕشەکان بوون زیاتر خەڵکیوێ دەرکراوە ئیهانە کراوە سجن کراوە هەموو ناخۆشیەکی بەسەر هاتووە 12 جار داعش هجومی کردووەتە سەر کەرکووک ئەکسەریەتی ئەوەی کە شەهید بۆ خەڵکی سنووری پارێزگای کەرکووک بووە هەندێک جار ئافرەتی بەڕێزی ئەو شارە شان بەشانی پێشمەرگە لە سەنگەرەکانە شەڕیان کردووە ئەمە زۆر گرنگە کە ئێمە ئەو سیراع و ململانەی کە هەیە لە شوێنی تر هەبێت بەس لە کەرکووک نەبێت لە ناوچە جێناکۆکانان نەبێت باش ئەی سەبارەت بە ناوچەکانی دیکەش بڵێن هەر دابەزینی کورسەکانی کورتە سەلەنینەوە پارتی چواری کەمی کردووە یەکێتی دوو کورسی کەمی کردووە
لە سەدا حەوت بەراورد بە ئەنجومەنی پێشوو لە 2013 کەمیان کردووە ئەوە کارەکەی چی ناوچەی مووسڵونەینەوە کە لەوێژ ناوچەیەکی کوردستانی زۆر هەیە سنووری مادەی 140 والله جا ئەمە ئەبێت بە تاکید قیادەی سیاسی کورد بە تایبەتی پارتی و یەکێتی و هەموو حیزبەکان و بە حیزبەکەی تۆشە و بە هەمیەوە ئەبێ بەرنامەیان هەبێ بدانن سەبەبی ئەمە چییە یعنی حیزب ئامرازێکە بۆ بەرەو پێش بردننی حکومت و ئیدارە و دەوڵەت و بۆ ئەی کە هەیە ئەم پاشەکشەیە بۆ کراوە لە عامی ناوچەکانە بۆ کراوە ڕاستە پاشەکشەیەکە کراوە پاشەکشەکەش زەقیشە و ناشادرێتەوە کە ئەو پاشەکشەیە کراوە بەڵام ئەبێ بزانرێ سەبەبەکەی چیە سەبەبەکەی ئەدای شخصەکانە ئەو بڵێن بەرنامەی حیزب کە هەی بووە ئەو ئامارانەی کە داویانە بە قیادەی خۆیان ڕاستیان کردووە یاخود بڵێن درویان لەگەڵا کردوون بە قیادیان و تۆ توانە هەڵبژاردن بکرێ 100% ئێمە ئەوەندە ئەندامانێ ئەوەندە خەڵکمان لەگەڵ ئەمە وایە وایە مەوزوعەکە بەو شێوەیە نەبێکە بینیمان چونکە ئەم هەندێک جار بەڕاستی کۆمەڵێک ڕاوێژکار و مستەشار و ئەمانە ئەو پێشبینیانی کە هەیەە وەکو پێویستنێ ئێستا منەم ئێوارەی گوێم لە شاسوار بوو ینی قسێکی جوانێکی وتی ئێمە پێ ئەنەینەوەی کە ئەو دروشمێک هەمان بوو دروشمێکی گەورەمان بەرز کردەوە ئێمە ئەگەر غەڵەتیشمان هەبێ مەحاولاکەین خۆمان چاکەین و ئەمە شتێکی زۆر جوان بوو کە ئەوتی تۆش کە تووشی شکست بوویت ئەبێ بزانی سەبەبەکە چییە سەبەبەکە شخصە ڕاوێژکارەکانتە مستەشارەکانتە خەڵکەکەی خۆتە لێت عاجز بووە بۆ لێت عاجز بووە خەڵک بۆ دەنگێنیاوە سەبەبی دەنگدانەکە چییە ئەبێت تۆ ئەم سەبەبانە بزانی چییە ئەو کاتە شتی بەرزت بۆنمە لە ئەو باسی کردمان کرد لەنینەوە ئەو کارەکەی دەگەڕێت تۆ بۆچی هەرەماشتە پەیوەندی بە چیەوەیە بەڵێ ئەوەسەر لە دیالەش کورد پێشتر سێ کورسیە بوو سێ کورسیاتەوەیش کاندیدێکی عربە لە لیستەکەی یەکێتی کورسیە ناوبەز لە سەلاحەدین بڵێن کورسەکەی خۆیانی ناوتر دوسخورمات و ئەوەش بە هەمان شێوەیە نەوانەیەک بۆ نمونە ئەو برادرانی کە مەسوولی حیزبی بەغدا بوون لە بەغدا یەکێتی مەڵبەندی پارتیش لەقی هەیە لەوێ بۆ لەوێش کاندیدیان هەبوو بەڵێ لەوێش کاندیدیان هەبوو کاندیدەکان بۆ دەرنەچووە لەوێ ئەندامێکی کۆمیتەی ناوەندی پارتی لەوێ و ئەندامێکی مەکتەبی سیاسی سەرپەرشتی بەغدای کردووە ئەبێ ئەوان ئەمڕوونکردنەوە بدەن بە قیادە کە سەبەب چی بۆ لە سەلاحەدین و خانەقین و تاوە کۆچێتە دووست ئەندامی سەرکردایەتی هەبوو کە دانراوە سەرپەرشتی ئەو میحوەرانە بکات نەوانەیە شتێکی خەیاڵی باس کردو بێت و بێتی 100% ئێمە هەموو شتێک لە قاجازی ئێمەیە شتەکەش لە قاجازیە هەندێک شت بە هەڵە سەرەوە تێگەشتووە بە قەنەعەتی من ڕقەمی خەیاڵیان ناوە بەسەرەوە درویان لەگەڵ سەرەوە کردووە و دەریش کەوت کە نەتیجەکەشی دەرکەوت کەوانە بووە و حەقی شەیتر قیادەی سیاسی کوردیا خۆت بڵێن مەسوولی حیزبەکان مەکتەبی سیاسی حیزبەکان ئەوەی کە هەندێک خەڵکگەڵێ بۆیان دەربکەوێت کە ئەوە وانە چونکە ئەو قسانی کە ئەوان کردویانن لە زۆر شوێنە ئەو ئامارانی کە ئەوان دایانە وەکو درۆکانی پێشووتر بۆ کە بۆ خەڵکیان کردو لە فەیسبوکەوە بڵاویەکەن و دەرکەوت کە وەکو نەتیجەکەی وەکو ئەو بۆ بەس بۆ خۆ دەرخستنی خۆیان بۆ هەندێک خەڵک دەولەوە نە کە ئیش بۆ خۆیەکاوەنە ئیش بۆ حیزبەکەی ناکە یعنی ئەوەندە وەعد و حدودیشی بە خەڵک داوە جوابی خەڵکی نەیاوە تۆ دڵی خەڵکی یەشاندووە خەڵکی لێ عاجز بوو ئەبێ بزانی ینی خەڵکێک کە شەیدی بۆ داوێتی تۆ بە ئامەگەر ئێمە سەیری کورد بکەین لە ساڵی 91ەوە کورد هەستا ئینتیفازەی کرد ئینتیفازەی کرد و تەسلیمی بەرەی کوردستانێکی دوایەوە لە ساڵی 92 هەڵبژاردن کرا بە هەمان شێوە پەرلەمانی هەڵبژارد و تەسلیمی کردن دوایەوە شەڕی ناوخۆی بۆ کردن بۆ هەردوولا دوایەوە شەڕی داعش هاتە پێشەوە کرا دوایەوە شەڕی گروپە تیرۆریستەکانی تر کە کرابێت دوایەوە هەڵبژاردننی بەغدا هاتوۆتە پێشەوە کردویانە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان هەبوو کردویانە یعنی خەڵک ئەوەی کە لەسەری بوو بێ هەموو شتێکی کردووە خەڵک بێ موچەیی بینیوە خەڵک بێ مەکتەبی بینیوە خەڵک بێ نەوتی بینیوە بێ کارەبایی بینیوە بێ ڕێگا و جێگا و هەموو شتێکی بینیوە ئەوەی کە لەسەر خەڵک بوو بێ خەڵک هەموو شتێکی کردووە ئەوەی کە میلەتی کورد کردوێتی بە قەنەعەتی من ئەگەر هەر میلەتێکی تر بووانەوانی ئەمەی قبول نەکردایە بەم شێوێ نەبوو ئێدە هەموو شتێکی بۆ کردووی دە تۆ ژوەرە
وەرەشتە باشەکان بکە و کۆتایی پێبێنە کۆمەڵێ دەموچاو سەبەبن بۆ هەموو شتەکان ئەم دەموچاوانە مەفروزە یعنی قیادە بیریان لێ بکاتەوە بڕیار بدا لەسەر کۆمەڵێ دەموچاو کە خەڵکێک ئەبێتە سەبەبی تێکدان کە خەڵکێک ئەبێتە سەبەبی درۆکردن لەگەڵ قیادەکەی خۆیان لەگەڵ خەڵکەکەی خۆیان لەگەڵ ماڵە شەیدەکەی خۆیان تۆ ئەبێ جارێک دوو جار سێ جار ئەم خەڵکە تاقی کردەوە ئەبێ کۆتایی پێبێنی جوانترین شت کە کرا ئەم جارە بە قەنەعەتی من بەرپرسی مەڵبەندی حزبی سۆسیالیستی دیموکراتی کوردستانەوەی کاکە حەمەد لە خانەقی دەچی لە کارکێشایەوە دەفەرموو ئەم شکستە بەسەر کوردە هاتووە بەعام دەبزانی هیچ کەسێک ئامادەیە دەست دەکات کێشێتەوە بگرەوەی ئەوەی کە دۆڕاویشە ئێستا بچۆ قسەی لەگەڵا بکە نەوانێ بڵە کاکە من براوم بە کۆمەڵێ شێر و ڕێویت بۆ بێنێتەوە بڵە کاکە تۆ غەڵەتی من براوم باش بەس دەبێت چی بکرێ بۆ نمە ڕاستکردنەوەی ئەو هەڵەیە لەسەر ئاسی ناوچە جێ دابڕێراوەکان بێ چەند خولەکێکمان ماوە لەسەر ئاسی بەغداش بێ نوێنەرانی کورد لە بەغدا کارکردن بۆ ئەو ناوچانە بۆ ڕاگررتنی بڵین ئەو کێشانی کرد ناوچێکش لە سەرەکانەیە ئەوەی کە بکرێت کە زۆر گرنگە ئەمڕۆ بکرێ یەک ڕێزی و یەک تەبایی و یەک دەنگ و یەک ڕەنگی کورد ئەمە لە سەروی هەموو شتێکەوەێت تا ئەمە نەبێ ئەمە وەزع باش ئەوەش تا دادپەروەری نەبێت لە کوردستان جێبەجێ ئەبێ بکرێت بە تاکید ئەبێ چارەسەر بکرێت دەبێت چارەسەری ئەم کێشەیە بکرێت چاچۆن چارەسەریەکەن حیزبەکان کۆبوونس بەرپرسی مەسوولی یەکەمی حیزبەکان بە یەکەوە دابنیشن دەست بخەنە سەر نقاتی زوعف ئەم هەڵبژارنە دەرفەتێکی باش بوو ڕاست و دروستیان بۆ دەرکەوت دووش بەرپرسی یەکەمی حیزبەکان ئەبێت وەکو ئیشارەتم پێیا کۆمەڵێ دەموچاو کۆمەڵێ خەڵک کە سەبەبی ئەم شکستانن ئەبێت ئەمڕۆ لایەن بەرێ لە بەیانی باش ئەبێ پاداش و سزا هەبێت لە ئاستی بەغداش کاکە تۆ لە ئاستی بەغداش ئێمە نوێنەرەکانمان لە بەغدا باش تۆ کابرایەکی لە بوارەکەی خۆتاکەی شەکەیت لە ماوەی ئەم ساڵەیە چەند لێدوانت بینی لەسەر کەرکک و لەسەر گەڕانەوەی پێشمەرگە و لەسەر چارەسەرکردنی موچە و لەسەر کۆمەڵە چی هیچ شتێک لەمانە جێبەجێ کرا خۆ جاران یەک محەممەد سعید سەحافە بوو دنیا ئەیزانیەکێکە بەڵام ئێستا هەزاران هەیە زۆر ئێستا ناڵم خۆ جارێک تریژنەوانە دو ساڵ پێش ێسازم قسێ تۆ پرسیارێکی لێکردم هەر پێم وتی ێ باشەکە کە کەس هیچی پێوتن دە بڵە کاک محەممەدا بدیشە کاک محەممەد سعید سەحاف تۆ تەواو دەرکەوتی دە تۆ دانیشتە بە ئەو نازناوە بینێ و تۆ دابنیشێتتر کۆتایی پێبێنێت باش بەس وەکو پەیوەندی هەرێم و بەغداش بابسیارێکی لەسەر و چاوەڕێکی دەکەی لە پەیوەندەکانی هەرێم ئێستا لاوەزبوونێکی بڵین کورد پارتی ویکێتی بەرامبەر بە بەغدا لەسەر ئاستی بەغدا ئەو بەرز باسی موچەت کرد کێشەی نەوت هەیە کێشەی مادەی ١٠٠ لەوە هەر جێبەجێ ناکرێ هۆکارەکەی بۆ چی دەگەڕێنیتەوە کاکە کێشەی بەغداش ڕاستە ئێستا حکومەت هەیە بەڵام لە پشتی حکومەت و حکومەتێکی تر هەیە بڕیاراتی سیاسی لەوێ ئەدرێت حکومەت جێبەجێیەکات ئەو بڕیارانە ئەبێ پارتی وێکێتی کورد جارێ دیێرە ڕێکەوتنێک بکرێ ئەو کێشە مەشاکیلانی ناوخۆ کە هەیە چارەسەر بکرێ کە ئەمە چارەسەر کرا ئەو کاتە بە وەرەقەیەکەوە هەردوو لایەن بچنە بەغدا لەگەڵ بەغداش دەپشت ئەو حکومەتەوە لەگەڵ حکومەتەکەی ترا ڕێبکەون هەموو کێشەکان چارەسەرە بێت شەد نییە بەدڵی کوردیە بەڵام ئەمڕۆ ئێمە تووشی شتێک بووین ئەبێ ئێمە احترافکەین بەوە پێشووتر لە کاتی شەڕی داعشە هیچ کاتێک کورد بە قەت شەڕی داعش بە قووەت نەبوو بەڵام ئێمە ئێستا ئەوە نەما پێشتر سەرۆکی حکومەت و وەزیرەکان و هەر کەسێک هات ئەبوو ئاهاتە هەرێمی کوردستان هەندێک جار هەر ناچۆ بەغدا ئێستا هەر کەسێک کە دێت دەبێ بچێتە بەغدا بەیعەت با بە حکومەتی بەغدا ئەو کاتە ئەتوانێت بێتە هەرێم ڕاستە ئێمە لە ڕووی سەردانەوە لە ڕووی سەردانی سەرۆکی هەرێم و سەرۆکی حکومەت و سەرۆکی حیزبەکان و ئیلاقاتی شخصی و کۆمەڵی ئەمان و کۆمەڵێ سەردان بوو کۆمەڵی خەڵک هاتووە خەڵک بینراوە بەڵام هیچ نەتایجێکی ئەوانە نەبووە کە شتێک بێ کە قانجازی بۆ کورد هەبوو بێ سەردانەکان نەوانەیە هەبوو بێت یەکتریان بینیوە دانیشتون بەڵام بەداخەوە هەموو گەڕاوینە تۆ سەر دێقال پێیان و تویان ئێمە لەگەڵ عێراقێکی یەگوت تویان لەگەڵ عێراقێکی بەهێزان عێراقی بەهێزەکەش ئەمە ماوەی تقریبن ساڵێکە حکومەت ئەوەی حکومەتی مەرکەز داوایەکە حکومەتی هەرێم بە جانتایە کۆی باڵێ ئەمەتە دوای دوو ڕۆژوا بێدات و ئەمە من قبول نییە ئەمە ڕەفسە من ئەمەمەوێتەوە یعنی هەموو جارێک ئەمەی کە ئەوان داواکەن بە شێوەیەکی تر ئەوان داوایەکەن بۆیە ئەم چوونی وەفت و ئەمانش ئەمە هەمووی وەخت کوشتن و وەخت بەسەر بردنە بە قەنەعەتی من بەم شێوەیە ناگەنە نەتیجە ئللا چارەسەر ئەوەیە کە کورد
خۆی ناوماڵی خۆی ڕێکا بە شێوەیەکی دڵسافی لەگەڵیەکە چۆن ئەندامانی پەرلەمانیان لە بەغدا وەزیرەکانیان هەموو ئەوەی کە بەشدارە ئەوەی کە بەشدار نییە بەیەکەوە بچن لەگەڵ بەغدایە لە پشت ئەو حکوومەتی ترەوە دابنیشن و کێشەکانیان چارەسەر بکرێت بەم شێوێ نەمێنێتەوە تاوەکو بدانین وەزعەکان بەرەکوێڕوە بەڵام ئێمە بەم شێوێ بمێنینەوە چاوەڕێکی دەکەی بنونە ساڵی ئایندا سەبارەت بە پەیوەندیارین و بەغدا ساڵێکی بە قەنەعاتی من ساڵێکی پڕ کێشە و ململانەیە بێت کێشەی موچە نەوانێ خراپتر ببێت چارەسەر نەکرێت کێشەی نەوت تاکو و ێساوەی کە ئەیبینی کە چی بەسەر هاتووە کێشەی ئەوانەی کە هەمانە کە لەگەڵ بەغدایە مەسەلەی پێشمەرگە لەسەر مادەی 140 لەسەر ئەمانەم کێشانە قەنەعەت ناکەم هەمووی پاشە کشەیەکان ناچێتە پێشەوە گەر بەم شێوەی ئێستا بێت باشە بە زۆکو وەزیرەکان ئێستا زۆر جار ڕخنن لە بەغدا دەگیرێ بەغدا غەدر دەکا ئەگەر غەدرێکیش بە وەزیرە کوردەکان بکشێنەوە چکەسە نەکشێنەوە بمێنەوە هیچ کارتێک ماوەکو کشانەوە بۆ نمونە ئەگەر ئەو بەکار بێنرێ بۆی کە کێشەی موچە چارەسەر بکرێنەوەت مادەی 140 من وادام هەر جەنابەت بووی پێش ساڵێک ساڵ و نیوەک بوو لە کابینەکەی ترە ئالێرا قسەت لەگەڵا کردم و جوابم مای تۆ ئەو کاتە فواد حسێن وەزیری دارایی بوو ئەم بەڕێزەی کە ئێستا وەزیری دارایی و کاتە مدیر عامێک بوو وەزیرەکە دەسەڵاتی نەبوو بە زۆر مدیر عامەکە معاشی ڕاگرتو بوو چەندێک تاخیری کردنێنار تۆ ئێمە کێشەکانی ئێمە ئەبێ بە تاکید ئەو خەڵکی کە ئەچێتە بەغدا ئەبێ خەڵکێک بێ زۆر شارەزا بێت زۆر بەتوانا بێت خەڵکێکی زۆر زمانزاد بێت و خەڵکێک بێ لە ئاستی ئەو کێشە مەشاکیلانیا بێنەوەکو ئەو خەڵکانەی ئێمە بەس خێریکی فەیسبوک و لەکۆ ڕووکۆبوونەوەکانە زۆر جاریان بینین خەوتون تااقەتیان نەبووە شتەکان بەسەریان تێپەڕیوە تۆ وەزیر بێ مدیر عام نێ معاشەکەی نەهانات تۆ ئەمە کارە ساتەکە لەمایە تۆم وەزیر بوو وەزیر ئەویت تەوقعیم کردووە بەڵام جاری نازانم مدیر عامەکە چی بەسەر هاتووە سەبەبەکە چییە یەکەمدا تۆ لەگەڵ ئەوەشە هەر وازیشی لێ نایت تۆ لە پۆستێک کایشەکە تۆ دەی پۆستێکی تری شێتی وەکو کەس دەبێت و ئەمە هەنگێک بێ هەنگوینێک بێ لە کوونەدارێکا دۆزی بێتەوە کە خێری ئەوە کە کەسی تر نەبێ کاکە ئەمانەت دەرکەوتن ئەمانی کە دەرکەوتن کە نوێنێرایەتی کوردەکەن لە بەغدا سەرکەوتو نەبوون حی عەلە سەلاکە سەرکەوتو نەبوون تۆ ئەبێ ڕاستی ئەم واقعە ڕچاو بکەیت و بڵێ تەواو لەم مەرحەلەیە بەم شێوەیە سەرکەوتو نەبووم وەرە بە شێوەیەکی تر بتوانم چۆن سەرکەوتووە بم باشە ئەمە بۆ ناوچە زێناوکەکانیش وایە پیسکرا بەوکو مادەی 130 سەرۆ کۆمار بێ وەزیرەکان بێ یاخود بۆ هەڵوەشانەوەی بڕیارەکانی سەردەمی ڕژێمی پێشوو بۆ هەمووی ئەی نەشتە بۆ هەموو کێشەکان هەموو مەوزوعەکانی کە ئێمە باسی کێشاکەین لەگەڵ بەغدایە هەمووی ئەگرێتەوە هەر لە شنگارەوە هەتا وەکو خانەکەیت هەموو کێشەکان ئەگرێتەوە بەبێ فەرق و جیاوازی ئێمە ئێستا وەزعی کورد لە وەزعێکی خراپە وەزعی مرکزیش وەزعێکی بەقووەتە مشکلەکە ئەوەیە هەموو ئەوروپا و ئەمریکا و بەریتانیاش کەوەیە کە ئەیبینین هەمیان پشتگیری ئەو حکومەتە بەقووەتاکەن وەکو پێویست پشتگیری ئێمە ناکەن ئەمە با ئێمە ڕاستیەکە وەکو خۆی باس بکەین بەڵام ئێستا بازۆکێک کە ئەمریکیەکان تایبەتمەندیشیان هەیە بۆ هەرێم تایبەتمەندی پێدەدەن ئەگەر تایبەتمەندیان هەبووە بیا شتێکیان پێ بکرێ ئەمریکەکان لەسەر سەرۆکی پەرلەمان نیانێشتەوە بۆ شێوەیە بڕوات ئەبێ ئێمە ئێستا بزانین ئێستا لەم سنوورەیە ئێستا کێ سەرکەوتووە چی وڵاتێک توانیوێتی سەرکەوتو بێ و چی وڵاتێکیش سەرکەوتو نەبووە بێ ئێمە ئەم هەمە حقیقەتێکە بێ ئەوە بزانین خۆمانەوە لا نەدەین ئەجنا کەس بەقەد سەرۆکی پەرلەمان دۆسی ئەمریکا نەبوو بەڵێ سوپاس دەکەین قادر مادەمان کرد سوپاسی دەبوون دەکەین سوپاس بۆ بینەرانی بەڕێز سوپاس باوکارانم خواتان لەگەڵ